باهۆی تۆپبارانەکانی سوپای تورکیا بەشێکی زۆری دانیشتوانی گوندەکانی سنووری برادۆست ژیانیان لە مەترسیدایە لە تازەترین پێشاددا. درەنگانێکی ئەمشەو بۆ جارێکی دیکە تۆپخانەکانی تورکیا ئاواییەکانی ناوچە سنووریەکانی برادۆستیان تۆپباران کرد. پامنێری پێم لە قەزای سۆران ڕایگەیاند تەواوی دانیشتوانی گوندی مێرگەڕەش لە ناوچەی دەشتا هێرت گوندەکان چۆڵ کردووە. دانیشتوان ژیانیان لە مەترسیدایە و بۆردومانەکان سەمتری گوندەکان دەگرنەوە و لا چەند ڕۆژی ڕابردووش باهۆی بەردومانی تورکیا و ئێران لە برادۆست 8 وڵاتی بوونەتە قوربانی کەوا 6 کەس بریندار بوون و 2 کەسیش گیانیان لەدەستداوە. بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پامنێرمان لە قەزای سۆرانەوە ڕاستەوخۆ ئازاد ئۆمەراوەی لەگەڵمانە. کاک ئازاد سڵاو لێبێت و سپاس. نوێترین زانیاریەکان سەبارەت بە تۆپبارانەکانی کۆماری ئیسلامی ئێران لە سنوورەکە چی هەن تاوەکو ئێستا هاوڵاتیان بە ڕێژەیەک گوندەکانیان چۆڵ کردووە؟ بەڵە سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە لە 2 ڕۆژی ڕابردوو تۆپبارەکانی کۆماری ئیسلامی ئێران ناوچە سنووریەکانی دەڤەری برادۆست و باڵەکایەتیان تۆپباران کرد. بەم هۆیشەوە هاوڵاتیانێکی زۆر زەرەر و زیانیان پێگەیشتووە. بەو هۆیشەوە بڵین هاوڵاتیان بوونە قوربانی تایدا 3 هاوڵاتی کەوا بەهۆی تۆپبارانەکانەوە بوونە قوربانیەکێکیان گیانی لەدەستداوە، دوانیشیان بە سەختی بریندار بوون. بە گشتی ئەم تۆپبارانە ژیان و گوزەرانی هاوڵاتیانیان لە ناوچەکە زۆر سەخت کردووە، بە تایبەتی کەوا لە ئێستادا ڕەوەندەکان لەو کوێستانانن لە حاڵ و گوزەرانێکی خراپدا ژیان دەگوزارێنن. لە نوێترین پێشادێکدا کەوا ئەم شەو تۆپخانەکانی وڵاتی تورکیاوە هەروەها فڕۆکە زەنجەکانی تورکیاکەوە چەند ناوچەیەکی وە چەند گوندێکی دەڤەری برادۆستیان بەردومان کردووە، بە تایبەتی گوندی مێرگەڕەشکەوە ئەم شەو دانیشتوانی ئەم گوندەکەیان بەهۆی سەختی بەردومانەکانەوە چۆڵ کردووە. دیارە 3 هاوڵاتی گوندی مێرگەڕۆژ لە دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزیشدا هەر بەهۆی بەردومانەکان بوونە قوربانی کە تیایدا 3 هاوڵاتی بریندار بوون و یەکێک لە هاوڵاتیەکان لەو کاتدا کەوا کەم ئەندا بوو بەهۆی بەردومانەکانەوە. لە ئێستادا 20 گوندی دەڤەری برادۆست مەترسی چۆڵبوونیان لەسەرە چونکە بەردەوام بەردومانەکان و تۆپبارانەکان هەم لەلایەن وڵاتی تورکیاوە هەم لەلایەن وڵاتی ئێرانەوە بەهۆی پارتنەرەکانی ئەو وڵاتانە کەوا لەم ناوچانە نیشتەدەن ئەم بەردومانانە بەگشتی بەردەوامن زەرەر و زیانێکی زۆر بەرکەرتی کشتوکاڵی ئەم ناوچەیە گەیشتووە. بەگشتی لەم ناوچانە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانەی ئەم وڵاتانی کە باست کرد وجودیان هەیە یاخود هەر بە شێوازێکی هەرامەکەی تۆپبارانەکانی ئەم ناوچانە لەلایەن ئەم دوو وڵاتەوە دەکرێت؟ کاکسالار ئەگەر پرسیارەکە دووبارە وتم بە جدی ئەم بیانوەی کە ئەم وڵاتە دراوسیانە دەیهێنەوە بوونی هێزە ئۆپۆزیسیۆنەکان لەم ناوچانە کە بۆردومانی ئەم ناوچانە دەکەن بە جدی ئەم هێزانە بوونیان هەیە لەوێ یاخود ئەمانە تەنها بیانون بۆ ئەوەی کە تۆپبارانی ناوچەکە بکەن؟ بەڵێ بەگشتی هاوڵاتیانی ئەم ناوچانەش داخوازی سەرەکی ئەوان لەم دەبەرەدا ئەوەیە کەوا پارتە ئۆپۆزیسیۆنەکانی هەم وڵاتی تورکیاوە هەم وڵاتی ئێران لەو ناوچانەدا چالاکیەکانیان ڕابگرن بۆ ئەوەی چیتر هاوڵاتیان و دانیشتوان و گونیشینانی دەڤەری برادۆست و باڵەکایەتی زەرەر نەبن و نەبنە قوربانی چونکە لەم نێوەدا لەم شەڕێکەوە لەم ناوچەیەدا ئەگوزارێتن هاوڵاتیان بوونەتە قوربانیەکی سەرەکی. بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە ناوچەکە، سپاس بۆ زانیاریەکانی تۆ.